لە هەولێرێ زێدەتر ژە پێنجی هونەرمەندان یەن هەری دیار یەن هەولێر و پەرچەیەندن یەن کوردستانê بە ئارمانجا دامەزراندنا تورێکە هونەرمەندên کوردستانê wan civînek barê ve bir. Piştî 3 saetên gotûbêjkirinê dinabera hunermendan platformek ji bo hunermendên Hewlêrê hata damezrandin 13 hunermend bûne endamên wê. Karên wan kaçibûn devîtiyekê de em zêdetir bizanin. مرۆڤ خراپ jî bibîne her Tirk nabê Tirkiye xirab bibe. کۆبوونەوەی زیاتر لە 50 هونەرمەندی کووردە لە هەولێر بە ئامانجی دامەزراندنی تۆڕێکی هونەرمەندانی کوردستان بەڕێوەچوو. دەیانەوێت دوور لە سیاست هونەری کوردی ڕێک بخەنەوە و ڕۆشنبیری نەتەوەی لایتاکی کورد زیاد بکەن. ئارمانجێک سیاسیا کە حزبی یا پارتی نییە نا بنگەها هەر تشتی سیاسیە ئێوە دەزانن یانێ سیاست بلا سیاست مەدار بکەن بلا پارتی و حزبێ کوردستانی بکەن. سێم کۆبوونەوەی هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستانە. یەکەم کۆبوونەوەیان لە 8 کانونی دووەمی ئەمساڵ لە ئەڵمانیا بە بەشداری 138 هونەرمەند بەڕێوەچوو و کۆنسەرتێکیان ساز کرد و دووەم کۆبوونەوەش لە هەفتەی ڕابردوو لە شاری سلەیمانی بەڕێوەچوو. هونەرمەند خەلیل خەمگین بانگ لە هونەرمەندانی کوردەکە یەک بگرن و بەدەنگی خۆیان کار بۆ یەکێتی نەتەوەی کورد بکەن. هونەرمەندی کورد لە هەر دەرێکێ ئەم دخوازن کو وەرن گەل هەبدوو دەنگێ خۆش بۆ یەک ڕێزیێش بۆ یەکیتیە نەتەوە کورد ji بۆ ku کورد هین باش هەفدە بگرن سیاسەتێکی باش ku یەکیتیە کورد یەک ڕێزیە کورد çê bibe. Ji bo ku ew dengê hunermenda di nava civakê de deng vebide û zextê li ser siyaseta Kurd warê kirin siyaseta Kurd yek rezbûna xwe xurt bike yekîtiya xwe çê bike. دوای سێ کاژێر لە گفتوگۆی چڕوپڕ پلاتفۆرمێک بۆ هونەرمەندانی هەولێر دروست کرا و 13 هونەرمەند بوونەتە ئەندامی. هونەرمەندانی هەولێر پێشوازی لەم هەنگاوە دەکەن. وەری ئەحمەد کە 50 ساڵە خزمەتی هونەری کوردی دەکات گەشتبینە بەم هەنگاوە و پێی وایە دەبێتە هۆی نێزیکبوونەوەی زیاتری هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان. بەڵێ من پێم وایە ئەو هەنگاوەی ئەمڕۆ لە هەولێری پایتەخت کرا یان نرا ئەوە داهاتوویەکی گەشتر لە بۆ هونەرمەندان بەدەستدێنێ لەبەرەوەی ئێمە لە هەوڵی ئەوەداین لایانی نەتەوەی ڕۆشنبیری نەتەوەی لای میلەتەکەمان بەهێزترکەین. بڕیارە کۆبوونەوەی داهاتووی هونەرمەندانی کورد ڕۆژی 23 شوباتی ئەمساڵ لە شاری ستۆکهۆڵم لە سوید بەڕێوە بچێت. هونەر هیچ کات سنووری نەناسیوە. هەمیشە لە ڕێگا جیاوازەکانەوە هاوپەیمانەتیەکی نوێی لە نێوان وڵاتان و نەتەوەکاندا دروست کردووە. بەڵام ئەم جارە هونەرمەندانی هەر چوار پارچەی کوردستان دەیانەوێت سنووری وڵاتەکەیان ببەزن و لە ڕێگەی هونەرەوە یەکگرتووی هەر چوار پارچەی کوردستان بە جیهان نیشان بدەن. شاعری گەورەی کورد جگەرخوین لەبارەی یەکگرتووی دەڵێت ئەگەر هونێ نەبن یەک هونێ هەڕن یەک بەیەک. مادی فەڕەش ڕوودا و هەولێر